السلام عليكم. من بڕیار عەتام خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی دەرمانسازی. منیش محەممەد جعفەر خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی پزیشکی دان. ئەرک و ئامانجی ئێمە بریتیە لە دۆزینەوەی کێشە و بۆشایی لە بوارە ئەکادیمی و زانستیەکانە و چارەسەرکردنیان لە ڕێگەی کارکردن بە شێوەی تیمەوە. لە پرۆژەی ئەم جارەماندا لەپای هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر خوێندکارانی کۆلێژی خۆمان و خوێندکارانی قۆناغی یەکەمی کۆلێژە پزیشکیەکان بڕیارماندا بە ئەنجامدانی کۆمەڵێک ڤیدیۆ بۆیان. کە لەم ڤیدیۆیانەدا باسی هەرێکە لە داهاتوو ناساندنی کۆلێژەکان، سیستەمی خوێندن، وانەکان و شێوازی خوێندن، ژینگەی زانکۆ و کۆمەڵێک بابەتی تر لەلایەن ستافێکی هەڵبژێردراوە دەکرێت کە هەرێکیان خوێندکاری زیرەک و لایەتووی کۆلێژەکانی خۆیانن. ئینشاءڵڵا دەبێتە سەرەتا و بنچینە و ڕێبەرێکی باش بۆ خوێندکارانی کە ئەمساڵ لە کۆلێژە پزیشکیەکان وەرگیراون، هەروەها بۆ خوێندکارانی کە لە داهاتووە لە کۆلێژە پزیشکیەکان وەردەگرین ئینشاءڵڵا. ئێستاش دەچینە لای هاوڕێنمان لە کۆلێژی پەرستاری بۆ خستنەڕووی بابەتەکانی. بەنای خۆی بەخشندە و میهرەبان. هاوڕێیان لێرەیە باس لە کۆلێژی پەرستایی زانکۆ سلێمانیەکەی میزانین کۆلێژی پەرستایی زانکۆ سلێمانی چییە؟ کۆلێژی پەرستایی زانکۆ سلێمانیەکێکە لە کۆلێژە پزیشکیەکانی زانکۆ سلێمانی کە بە ئاستی چوارەمە لە دوای کۆلێژی دەرمانسازیەوە لە ساڵی 2000ەوە دامەزراوە، لە ساڵ 2001 دەستکراوە بۆ وەرگرتنی خوێندکاران و ئەوانەی تێداوتراوەتەوە. خوێندن لەم کۆلێژە بۆ ماوەی 4 ساڵە و بە زمانی ئینگلیزیە. خوێندن لەم کۆلێژە بپێی بۆڵەنا پرۆسێسە. ئەمەش وای کردووە کە لە ناوی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان باوەڕپێکراو بێت، بەتایبەت لەلایەن وڵاتی بەریتانیا کە بە فەرمی دایناوە کۆلێژی پەرستایی زانکۆی سلێمانی. ئەمە شوای کردووە دەرچوانی کۆلێژ خاوەنی بڕۆنامەیەکی بەرز بن. سڵاو، من ئەسمام. با بزانین ئایا پەرستار کێیە؟ ئایا بە هەموو کەسێک ئەو چێ پەرستار؟ پەرستار یاخود پەرستاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە دڵسۆزانە و دڵگەرمانە واجبی خۆی ئادا ئەکات و کە ئەمیش خزمەتکردنە بە خۆی و عایلە و چواردەور و مجتەمع و هەتا وڵاتەکەی، کە ئەمەش لە ڕێگەی چاودێریکردنی نەخۆش لەلایەنە تەندروستیەکەوە هەم دەرونی و هەم جەستەیی. ئەوەی جێی سەرنجە پەرستار مامەڵەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشە ئەکات و هەروەها تەعامل لەگەڵ ڕۆحی ئینسانەکانە ئەکات. بیرمان نەچێت تۆی پەرستار بەرش نییە هەر ئەو کاتێکە لە نەخۆشخانەکانیت و ئەرکەکانی خۆت بەجێبگەێنیت، ئەتوانیت بە میهرەبانی و نەرمونیانی و هەروەها فراهەمکردنی ئاسوودەی دەروون و بەخشینەوەی هیوا و ئومێد و گەشتبینیەکەت هەم لەولایەنەوە کە بچێتە سەر خەرمانی چاکە و هەمیش لەلایەنە پیشەیەکەوە سەرکەوتنێکی باڵا بەدەست بێنیت. سڵاوتان لێبێ. من لێرە باس لەوانەکانی قۆناغی یەکەمی کۆلێژی پەرستاریەکەم. وانەکانی قۆناغی یەکەمی کۆلێژی پەرستاری لە دوو بەش پێکاتوە، وانە زانکۆیەکان و وانە تەواوکاریەکان. وانە زانکۆیەکان لە 4 بۆ 5 وانە پێکاتوە کە لە سەرجەم کۆلێژەکانی زانکۆی سلێمانی ئەخوێنرێت، وەکو وانەکانی ئینگلیزی، کۆمپیوتەر، کوردۆلۆجی، یونیڤەرس، ورک ئینڤایرۆنمنت و هەروەها پرۆفێشنەڵ سکیلز. وایەکێکی تر لەوانە گرنگەکان بریتە لە وانەی فەندەمنتال ئۆف نەرسینگ. لەم وانەیە باس لە سەرجەم پرۆسیجەرە سەرەکیەکانی کۆلێژی پەرستاری ئەکرێت کە وەکو پەرستار هەموومان پێویستە زانیاری تەواومان لەسەر هەبێت و ڕێنمایی تەواومان لەبارەیەوە پێدراوە، وەکو پرۆسیجەرەکانی کانۆلەدانان، دەرزی لێدان، دانانی سۆندەی مایدە و هەروەها دوورینەوە چەندەها پرۆسیجەری تر. و بەشی دووەمی وانەکان بریتە لە وانە تەواوکاریەکان. وانە تەواوکاریەکان لە دوو وانە پێکاتوە، وانەی ئەناتۆمی فیسیۆلۆژی. هەردوو وانەکە لە 3 پارت پێکاتوە تا لە 3 بەش پێکاتوە. بەشی تیۆری و پراکتیک و پرۆجێکت کە لە هەر یەکەیانە خوێندکار بە شێوەیەکی زیاتر ئاشناکرێت بە وانەکان. و هەروەها یەکێکی تر لەوانە گرنگەکان بریتە لەوانە ئیتیکس. لەم وانەیە باس ئاکارە پزیشکیەکانەکە واتە ئەخلاقە پزیشکیەکان و ڕەوشی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ستافی پزیشکی، ستافی خەستەخانەکان و هەروەها کارمەندە پزیشکیەکان و کارمەندی تەندروستی و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆش و هاوڵی نەخۆشە. بۆوانەی پرۆفێشنەڵ سکیلزمانەیە کە ئەمە وا کات کە تۆ ببێ بە پەرستارێکی پرۆفێشنەڵ بە مانای کەلیمە، واتە ببێ بە پەرستارێک کە تەواو ئیشەکانی خۆت بزانێت و زانیاری تەواو دەسەر بابەتەکان هەبێت و بە شێوەیەکی عەشوایی ئیشەکانی خۆت ئەنجام بدەیت. لێرە باس لەوانەکانی قۆناغی دۆمتان بۆ بکەم. تەمان لە سمیستەر یەکەمدا ئەدەڵت هێڵت نەرسین ئەخوێنرێت کە وانەیەکی زۆر سەرەکیە و لە هەردوو سمیستەرەکەدا دەخوێنرێت. لە تیۆری و پراکتیکی پێکاتوە. لە تیۆرێکیدا باس لە ئەو نەخۆشانە دەکات کە لە بەگەیشتواندا ڕوو ئەدەن، وەروها پراکتیکێکی خوێندکاران دەبرێن نەخۆشخانەکان و لەوێ دەخوێنرێت. وانەی مایکرۆبایۆلۆجیمانەیە کە باس لە جۆرەکانی بەکتریا و ڤایرۆس و کەڕۆکان و وەربینە زیندەوەرەکان دەکەن و ئەو نەخۆشیانەی کە دروستی دەکەن. ئەوانە پراکتیکەکان لە تاقیگی تایبەت بەوانەکەدا دەخوێنرێت.
وانەی نیوتریشنمانەیە کە باس لە ئەو پێکاتە خۆراکی گرنگانە دەکات کە پێویستم بۆ ژیانێکی تەندروست. لە سیمستری دۆمدا بە هەمان شێوە ئەداڵت هێڵت نەرسین دووبارە دەخوێنرێتەوە. وانەیەکی دیکە بە ناوی هێڵت ئەسسمنتمانە کە فێوری و پراکتیکیە. لە فێوریەکەیدا باس لە کۆئەندامەکانی جستەی مرۆڤ دەکات و ئەو نەخۆشیانەی کە تووشیان دەبێت. وانە پراکتیکەکان لە نەخۆشخانە لەلایەن دکتۆرە زۆر بە ئەزمون و ستافە لێ هاتووەکانەوە وانە عملەکان بە خوێندکاران دەوترێتەوە. وانەی هیستۆپاسۆلۆژیمانەیە کە باس لە جۆرەکانی خانە و شانە و فرمانەکانیان دەکات و ئەو نەخۆشیانەی کە تیاندا ڕوودات و تەنها وانەکە فیۆریە. وانەی سایکۆلۆژیمانەیە ئەمیش بە هەمان شێوە تەنها فیۆریە باس لە بابەتە دەرونیەکان دەکات. وانەکانی مەرحەلە سێ هەروەک قۆناغی یەکەم و دووەم بە 2 سیمیستر دەخوێنرێت، بەڵام لە ڕووی گروپاتەوە جیاوازە. خوێندکاری قۆناغی سێم دەبن بە 2 گروپی جیاواز کە وەک وایە لە 2 مەرحەلەی جیاوازدا بن. سیمیستری یەکەم پێک دێ لە 2 وانەی سەرەکی پیدیاتریک و فارماکۆلۆژی، سیمیستری دووەمیش پێک دێ لە 3 وانە ماترنیتی و فارماکۆلۆژی وەک دەرسی سەرەکی دەخوێنرێت و ریسێرچی وەک دەرسی لاوەکی. بۆ پیدیاتریک مناڵان نەخۆشیەکانی مناڵان و گەشەی ئاسایی منداڵان دەخوێنرێت بە نەزەری لە زانکۆدا و عملەکەشی لە خەستەخانەکان دەبیندرێن کە دکتۆر جەمالی مناڵان دەکات. ماترنیتی مناڵ بوون هەموو نەزاریەکان لە زانکۆ دەخوێنرێت و عملەکەشی لە خەستەخانەی ولادە دەبیندرێت. فارماکۆلۆژی ئەمەش بابەتێکە کە لە هەردوو سیمیستەردا دەخوێنرێت و بابەتێکی سەرەکیە کە خوێندکار ئاشنا ئەبێ بە زانستی دەرمان و گروپەکان و چۆنەتی بەکارهێناوی. من باسی بابەتەکانی قۆناغی چوارەمەکەم. لە قۆناغی چواردا هەروەکو بابەتەکانی قۆناغی سێم وایە بە 2 سیمیستەر کۆتایی پێدێ. سیمیستەر 1 وە سیمیستەری 2. هەر سیمیستەرە و کۆرسێکی تایبەت بەخۆی هەیە. کۆرسەکان بریتین لە کۆرسی سایکیاتریک لەگەڵ کۆرسی کمیونیتی. لە کۆرسی سایکیاتریکە بابەتی کە سایکیاتریکمان هەیە و هەروە بابەتی کۆنسۆلیدیشن و لەگەڵ بابەتی لیدەرشیپ ئەند مانجمنت ئەمانە هەیە. هەروە کۆرسی کمیونیتیمان هەیە. لە کۆرسی کمیونیتیە بابەتی کمیونیتیمان هەیە، بابەتی جێراتریکمان هەیە، بابەتی کریتیکال لەگەڵ بابەتی ئەپیدیمۆلۆژی. لێرە دەباسی کۆرسی سایکیاتریکەکەین. لە کۆرسی سایکیاتریکە بابەتی سایکیاتریکمان هەیە. بابەتی سایکیاتریک ئەو بابەتێکەوە زیاتر لێکۆڵینەوە لەسەر نەخۆشی دەرونی و هەروەها نیشانەکانی نەخۆشی دەرونی و شێوازی چارەسەرکردن و چۆنەتی چاودێریکردنی ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشی دەرونیان هەیە. وەروە بابەتی کۆنسۆلیدیشنمان هەیە. لە بابەتی کۆنسۆلیدیشندا زیاتر ئەم دەرزیان عملیە و نەزەری نییە. هەروە لە بابەتی لیدەرشیپ ئەند مانجمنتە ئەمە بۆ ئەو بابەتێکەوە زیاتر گرنگی بە کەسێکەیە کەوا بێوێت نەخۆشخانەیەک بەڕێوە بات یا بێوێت بزنسێکی نوێ دابنێت کە تێدا سکیڵەکانی مانجمنت، پلانینگ، تیم، سوپەرڤیژن لەگەڵ ئەدمیشندا ئەمانە فێرەبی لەم دەرزەیە. لە کۆرسی کمیونیتیە بابەتی کمیونیتیمانەیە کە زیاتر گرنگی بە کۆمەلگایە، تەندروستی کۆمەلگا و هەروە چۆنەتی چاودێریکردنی کۆمەلگا لەگەڵ دانیشتوان و تاکەکاندا. بابەتی ئەپیدیمۆلۆژیمانەیە کە زیاتر گرنگی بە چۆنەتی ڕوودانی نەخۆشیەکە هەروە بۆچی ئەم نەخۆشیە ڕوێت. هەروە بابەتی جێراتریکمانەیە کەمەش زیاتر گرنگی بە ئەو کەسانەیەکەوە بە ساڵاچوون و چۆنەتی چاودێریکردنی ئەم نەخۆشانە و نیشانی نەخۆشی و چۆن بتوانین چاودێری ئەم نەخۆشانە بکەین لە جێراتریکدا. لێرەدا بابەتی کریتیکاڵیشمان ماوە. لە بابەتی کریتیکاڵدا کە زیاتر لە نەزەریا دەخوێنێت لە کلاس و پاشان تشتی لە خەستەخانەوە بە تایبەتی بۆ بەشەکانی CCU، ICU هەروەها بەشی سوتاوی. ICU واتە Intensive Care Unit کەمەش بەشی چاودێری چڕە، وەروە CCU کەمەش Cardiac Care Unitە کە زیاتر بۆ چاودێری ئەو کەسانەیەکەوە نەخۆشی دڵیان هەیە تووشی کێشەکانی دڵ بوون. خوێندکاران دوێت تەواوکردنی هەرچار قۆناغی پەرستاری ئەتوان دەست بەکار بن لە خەستەخانە ئاهلی حکوومیەکان و سەنتەرە پزیشکیەکان لە ناوخۆ و لە دەرەوەی وڵاتدا. وەروە توانن هەری خوێندنەوەی ماستەر و دکتۆرا بۆ خۆیان بڕەخسەن و لە ناوخۆ لە دەرەوەی وڵاتدا دەستکەنەوە بە خوێندنەوە لە هەرێک لەو بوارانەی کە وەکو پەرستار دەتوانیت تێدا بخوێنی، وەکو پەرستاری منداڵان، پەرستاری ژنان و منداڵبوون، پەرستاری دەرونی و دەروندروستی و هەروەها پەرستاری بواری ئەمرجنسی و ICU واتە لە ژووری چاودێری چڕ، هەروەها پەرستاری بواری کۆمیونیتی واتە لەباری تەندروستی کۆمەڵ کە ئەمیشێکێکە لە بەشە گرنگەکانی کۆلێژی پەرستاری کەواتە تۆ بۆ ئەوەی کە داهاتوویەکی گەشت هەبێت توانی بێتە کۆلێژی پەرستاری. چەند تێبینی یەک حەزم کرد لەگەڵ ئێوە بەشی بکەم لەبارەی ئەوەی کەم یەکێ لەو تێبینیانە ئەویش ئەوەیە کاتێککە هیتە پەرستاری ئەوانەیە بیدایەت بەشێکە بینیت کە ئەڵێ ئەم بەشە حەزی من نەبوو، ئەمە بەشی دڵخوازی من نەبوو. قرار نییە هەموو ڕۆژێک ئەم قەوانە لە مێشکی خۆتا لێ بیتەوە، قرار نییە دەرونی خۆت بڕوخێنی لەسەر قسەیەک
کە لەسەر قسەی فڵان و فڵان و شتێکیش هەتاوەکو شارەزاییتیان نەبێت بەهاو گرنگیەکەی نازانیت. هەروەها یەکێکە لەو پۆینتانە ئەویش ئەوەیە کە بە ئیجباری سعی نەکەین، بە ئیجباری نەخوێنین لە بەرەو بەیانی ئیمتیحانم هەیە و لە کۆڵی کەمەوە، فێربین بە چێژەوە بخوێنین، فێربین من ئەم شتێک کە ئەی خوێنم و فێری ئەبم خۆم ئیسفادی لێ ئەەکەم و ئەیگەیانم بە چاردەورەکەم و هەروەها لە یادمان نەچێت وەها شتەکان بخوێنین کە لەبیرمان نەچێتەوە لە سایی بڕابوونم بە وتەیە کە ئەڵێ ئەوەی ئەی خوێنین و فێری ئەبین نامان کات بەدانە، بەڵکو ئەوەی لە یادمان ناچێت ئەمان کات بەدانە. هەروەها یەکێکە لەو پۆینتانە کۆتا پۆینتم ئەوەیە کە فێربین واز لە گلەی و گازن دەبێنین، گلەیەکان هەڵگرین بخۆن، پێویست ناکە هەموو ڕۆژێک ئەمڕۆ محازەرەمان زۆر بوو ئەو نەسعات بە پێوە بووین زۆر هیلاک بووین وڵاتەکەمان وە پێویست ناکات. مرۆڤ مەزنەکان بەم شێوازە لە ناخۆشی و نەهامەتیەکان ناڕوانن، بەم شێوازە لێ ئەڕوانن. هەروەکو عەلیمێ دەڵێ ئەوەی تۆ جا ئەکاتەوە لە کەسی بەرامبەر ئەوەی مرۆڤەکان لە یەکتری جا ئەکاتەوە بیرکردنەوەی لەسەر شتەکان و تێڕوانینێتی بۆ ژیان. لە کۆتاییدا ئەگەر بڕیارەدا بێتە کۆلێژی پەرستاری و ببیتە دەرسوێکی پەرستاری وەکو پەرستارێک پێویستە دوو شتە بیر بێ، یەکەم شت وجدانە، دووەم شت لایەنی مرۆڤایەتی. وەکو مرۆڤێک مامەڵە لەگەڵ نەخۆشەکانە بکە، وەکو ئەوەی کە خۆت ئەتەوێت وەکو پەرستا وەکو نەخۆشە کاتێک چتە خەستەخانەکان پەرستار لە مامەڵە لەگەڵا بکە. بیرت بێت ئەوەی ژیانی کەسێک ڕزگارکات پاڵەوانە، ئەوەی ژیانی کەسانێک ڕزگارکات پەرستارە. لە کۆتاییە بیرمان نەچێت کاتی ئەوەیە هەموو ئەمانە بکەینە کردار و بچینە مەیدانی عەمەلەوە. هەروەکو مەحوی شاعیرە فەرمایە علم وەک باخە عەمەل سەمەرە، علمی بێ عەمەل باخی بێبەرە. ئەوەی بینیتان کورسێک بوو لەسەر کۆلێژی پەرستاری، هیوادارین توانی بێتمان بە شێوەیەکی کەمیش بێ یارمەتیدەرتان لە پێبەخشنی چەندها زانیاری گرنگ لەسەر کۆلێژی پەرستاری. هیچ کات پیشەکی خۆتان بەکەم مەزانن و سڵ مەکەنەوە لە هیچ کارێک کە دێتە پێشتان سەبارەت بە پیشەکەتان. کۆمەڵی پارێزەری خوێندکاران لە خزمەتی خوێندکارانی قۆناغی یەکەمایە بۆ چارەسەرکردنی کێشەکانتان و وەڵامدانەوەی پرسیارەکانتان بە درێژایی ساڵ.